دوجار موچەکە هاتوو بە 3 ڕۆژدا بەشەکرێت. جوتیارانیش بە دڵخۆشی لە بەخاگەڕانەوە. سڵاوتان لەبێت. دوجار وەزارەتی دارایی هەرێم لەبارەی موچەوە بێدەنگی شکاند و لیستی موچەی مانگی تەموزی بڵاو کردەوە و لە ماوەی 3 ڕۆژدا سەرجەم موچەخۆران موچەکانیان دەخەنە گیرفانیان. بە پێخشتەکە بێت سبەینە سێشەممە دابشکردنی موچە دوای تێپەڕبوونی 58 ڕۆژ دەست پێدەکات و لە ماوەی 3 ڕۆژدا سەرجەم موچەخۆران موچەکانیان وەردەگرن. ئەو موچەخۆرانەشی لە ڕێگەی هەژماری منەوە موچە وەردەگرن لە چوارشەمەوە موچەکانیان دەخرێتە هەژمارەکانیان و دەتوانن لە ڕێگەی ITMەوە ڕای بکێشن. موچەکە لە کاتێکدا هات وردە بایکۆت دەستی پێدەکرد و ئەمڕۆژ لە هەڵەبجە و گەرمیان نەخۆشخانە گشتیەکان بەڕووی نەخۆشەکاندا داخران و لە سلێمانیش دادنووسەکان و شارەوانەکان و پاسپۆرت بایکۆتیان کرد. ڕەنج و ماندووبوونی جوتیاران بەزایە نەچوو. دوای سەردانیان بۆ بەغداد بە دڵخۆشی گەڕانەوە و سەرۆکوەزیرانی ژواژووی لەسەر ئەو نووسراوە کردووە کە تایبەتە بە خەرجکردنی پارەی گەنمەکانیان. دوێنێ یەکشەممە ژمارەیەک لە نوێنەرانی جوتیاران بۆ وەرگرتنی حەقی ڕەنجی ئەمساڵیان چوونە بەغدا لەگەڵ وەزارەتی بازرگانی و جێگری سەرۆکی پەرلەمان کۆبوونەوە و پێیان وتووە پارەکەمان بۆ بنێرێت. عوسمان ئەمین یەکێکە لەو نوێنەرانی جوتیارانی هەرێمی کوردستان و بە 1964 وت دوای هەوڵەکانمان سەرۆکوەزیرانی عێراق قەڵەمەکەی هەڵگرت و واژووی لەسەر خەرجکردنی پارەی گەنمی جوتیارانی هەرێم کردو و لەوانەیە لەم هەفتەیەدا ئەو 485 میلیارد دینارە بگات کە پارەی گەنمی ئەمساڵی جوتیارانە. هەرچەندە لە زۆر شوێنەوە بڵاوکرایەوە کە ئازاد کراوە بەڵام مامۆستا ئاینیەکە 6 ساڵە زیندانە ئازاد نەکراوە و 1964 قسەی لەگەڵ بەشدار حەسەن پارێزەری دۆسێکە کردووتی هەڵەیەکی ئیملایی لە کتابەکەیدا هۆکار بووە کە ئەمڕۆ ئازاد نەکرێت و سبەی ئازاد دەکرێت. ڕوونیشی کردەوە هەرچەندە 6 ساڵی ماوە ئازاد بکرێت بەڵام لێبوردنێکی تایبەتی سەرۆکایەتی هەرێمی بۆ دەرچووە و بەو لێبوردنە ئازاد دەکرێت. دەمانەوێت وەرگرانمان بزانن کە بە ناچاری لە بەریاسەکانی سۆشیال میدیا ناتوانین ناوی مامۆستا ئاینەکە بهێنین و نەوێنە و ڤیدیۆی بەڕوونی پیشان بدەین. تەرمی گەنجە کوژراوەکەی دوهۆک لە ئیستانبوڵەوە گەیشتە هەرێم و سەرۆکایەتی کۆماری تورکیاشی هێنایە دەنگ. دوای 3 ڕۆژ لە کوژرانی گەنجەکەی دوهۆک کەمێک لەمەوبەر لە دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیلەوە تەرمەکەی گەیشتەوە هەرێم. پێش گەیشتنەوەی تەرمەکە جەودەت یەڵماز جێگری سەرۆک کۆماری تورکیا لەسەر کوشتنی گەنجەکە هاتە دەنگ و ڕەتی دەکاتەوە کە لەسەر قسەکردنی بە زمانی کوردی کوژرابێت بەڵام هیچ شتێکی ئاشکرا نەکردووە کە لەسەر چی کوژراوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.